مانگرتنی کرێکارانی پەیمانی نەوت گاز و پێترۆشیمیەکان سەرکەوتن نزیکە. مانگرتنی 31 ڕۆژەی کرێکارانی پەیمانی نەوت گاز و پێترۆشیمیەکان کرێکارانی لەلایەکەوە و دەوڵەت و خاوەنکارانی لەلایەکی دیکەوە خستۆتە دوو ڕیزی چینایەتی جیاوازەوە. کرێکارانی مانگرتوو بەهۆی پێگەی ئابووری بەرهەمهێنانیان، بەهۆی مێژووی پڕ لە شانازیان و بە تایبەت بەهۆی ئەوەی کە خواستی لانی کەم و خێرای گشت کرێکارانی ئێرانیان هێناوەتە گۆڕێ، لەم قۆناغەدا بوونەتە پێشەنگی گشت چینی کرێکاری ئێران. ئەم مانگرتنە هەتا ئەمڕۆشی گەلێک دەستکەوتی گەورەی بووە. لە بەرامبەر ریزی کرێکارانی خەباتکاردا کابینەی دەوڵەت، دەستگای قەزایی، دەستگای یاسادانان، سەرمایەدارانی دەوڵەتی، سەرمایەدارانی چەکدار، سەرمایەدارانی بەشی خوسوسی و مافیای حەوتسەری پەیمانکار ڕاوەستاون. ئەوانە تێگرا هەوڵ دەدەن تا لە ڕێگەی تاکتیک گەلێکەوە کرێکاران بە کەمترین دەستکەوتەوە بگەڕێننەوە سەرکارەکانیان. کابینەی ڕوحانی کە لە دوایین ڕۆژەکانی تەمەنی خۆیدایە تاکتیکی ناکۆکینانەوەی گرتوۆتە بەر. ڕوحانی و وەزیری نەوت کە لە ترسی پەرەسەندنی مانگرتنەکە بەرەو کرێکارانی ڕەسمی کەوتونەتە لەرزە، ڕایانگەیاندووە کە ئەوان لە بەرامبەر کرێکارانی ڕەسمیدا کە پێیان دەڵێن کارەکەر بەرپرسن. ئەوان وتویانە کە کێشەیەک لە یاسای بودجەدا هەیە کە لە پێدانی هەقدەستە دواخراوەکان و بردنەسەرەوەی هەقدەستی کرێکارانی ڕەسمی ڕێگری دەکات. ڕوحانی بە قەولی خۆی بەڵێنی بە کارکەرەکان داوە کە بربەستەکانی یاسای بودجەلا دەچێت و هەقدەستە دواخراوەکان دەدرێت و هەقدەستەکان بەپێی یاسای دامەزراندنی ناوخۆ زیاد دەکرێت. ئەوان وتویانە کە پەیمانکاران ئەم کێشانەی ئێستایان خوڵقاندووە لەبەر ئەوەی کە پارە لە شرکەتی نەوت وەردەگرن، بەڵام بڕێکی کەم لەو پارەیە دەدەنە کرێکارانی پەیمانی. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە وەڵام بە ساختەکاریەکەدا ڕایگەیاندووە کە بە تەواوی لە داخوازی کرێکارانی ڕەسمی دیفاع دەکات و جەختی کردوتەوە کە وادە و بەڵێنی سەرخەرمان بە دەیان جار لە ماوەی ساڵانی ڕابردوودا درراوە، بەڵام هیچ کات وەدی نەهاتوون. هەروەها بە تەئکیدەوە ڕایگەیاندووە کە هەموو مافێک بە زەبری خەباتی یەکگرتوانەی کرێکارانی ڕەسمی و غەیرە ڕەسمی بەدەستێت. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە وەڵام بەم ساختەکاریەدا ڕایگەیاندووە کە بە تەواوی لە داخوازی کرێکارانی ڕەسمی دیفاع دەکات و جەختی کردوتەوە کە وادە و بەڵێنی سەرخەرمان بە دەیان جار لە ماوەی ساڵانی ڕابردوودا دراوە، بەڵام هیچ کات وەدی نەهاتوون. هەروەها بە تەئکیدەوە ڕایگەیاندووە کە هەموو مافێک بە زەبری خەباتی یەکگرتوانەی کرێکارانی ڕەسمی و غەیرە ڕەسمی بەدەستێت. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت سەبارەت بە خەتابارکردنی پەیمانکاران بە سادەیی وتویەتی کە ئەگەر ڕاست دەکەن وەرن ئەم مەفتەخۆرانە وەدەرنێن. سەعید جەلیلی وەک نوێنەری ڕەیسی لەگەڵ ژمارەیەک لە ژێردەستانی سەرۆک کۆماری دەستنیشانکراو لە دیدار لەگەڵ کۆمەڵێک لە کرێکاری خۆشپاوەڕ بە ڕژیم وایان نیشاندا کە لە کێشە و گرفتی داسەپاو بەسەر کرێکاران بێخەبەرن و قەولیاندا کە ئیدارەی کار بکەنە شوڕای ئیسلامی و بیخەنە خزمەت کرێکارانەوە. شۆڕای ڕێخستن بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم تاکتیکە لە بەیانیەی ژمارەی 4 خۆی دانووسی، هەر لە ئێستاوە ڕای دەگەێنین کە ڕێخستنی شۆڕای ئیسلامی و پێکهێنانی هەر جۆرە ڕێکخراوێک لەژێر ناوی سربەخۆی کرێکاری لەلایەن هەیئەتی دەوڵەتەوە کردەوەیەکی دژی ئێمە کرێکارانە و وڵامی ئێمە کرێکاران نییە. کارنامەی شۆڕا ئیسلامیەکان و ڕێکخراوە دەستسازەکانی لەم جۆرە بۆ کرێکاران ئاشکرایە. ئەمانە هەمیشە ئامرازی کۆنتترۆلی ئێمە کرێکاران و خزمەتگەیاندن بە خاوەنکاران بوون و دەشبن. 40,000 هێزی حراست کە لە سەنعەتی نەوتدا جێگیرکراون بەس نییە کە دەتان هەوێ شۆڕای ئیسلامیشی پێزیاد بکەن. نوێنەرانی دەستگای قەزایی و دەستگای یاسادانان باشتربوونی بارودۆخی کرێکارانی پەیمانی بە مافی ئەوان دەزانن و بەڵێنیان داوە لە جێبەجێکردنی ئەم بابەتەدا یارمەتی دەردەبن. ئەوان هاوکات هۆشداریشیان داوە کە مانگرتنەکە سیاسی نەبێتەوە و زەربە لە بەرهەمهێنان نەدات.
شۆڕای ڕێخستنیش لە بەرامبەردا وەڵامی داوەتەوە کە تۆپەکە لە زەوی ئەواندایە. کرێکاران چیتر بە وادە و بەڵێنی بێبنەما دڵخۆش ناکەن. ئەوان بە پشتبەستن بە مانگرتنی سەرکەوتوانەیان داخوازی بە ڕسمی ڕاگەیاندراوی ناو بەیانیەی یەکەم وەدی دێنن. دوایین گروپ واتە مافیای پەیمانکاران دەستی داوەتە هەموو جۆرە فروفێڵێک تا بەڵکو و مانگرتنەکە بە کەمترین هەزینە و تا ڕادەیەک بە خەرجی دەوڵەت کۆتایی پێبێنێ. ئەنجومەنی پیشەیی خاوەنکارانی شرکەتەکانی مۆهەندسی و پەیمانکاری نەوت، گاز و پێترۆشیمی داوای لە وەزارەتی نەوت کردووە بێننە ناو ئەم ناکۆکیەوە و خواستە یاساییەکان وەدی بێنن. ئەوان لە هەر هەنگاوێکدا لەگەڵ کاردانەوەی بیرمەندانەی شۆڕای ڕێخستن کە نێونەری ڕاستەقینەی 106 تا 110 هزار کرێکاری پەیمانیا بەرەوڕوو بوونەتەوە. بەدەر لەوانە باسییان لێکرا پەیمانکاران سەرەتا جلی سووری جەلادیان لەبەر کرد و 700 کرێکاری مانگرتویان لە پاڵاوگەی تاران و پاشان ژمارەیەکی زیاتریان لە ناوەندەکانی دیکە دەرکرد. شۆڕای ڕێخستن گەڕانەوە بۆ سەر کاری ئەم کرێکارانەی بە داخوازیەکان ئیزافە کرد و لە ئاکامی تەبلیغاتی دروستی چالاکانی بە ئەزمون و ئەم شۆڕایە ژمارەیەکی زیاتر لە کرێکاران بە مانگرتنەکە پەیوەست بوون. لە ئێستادا نزیک بە 104 ناوەندی کرێکاری و زیاتر لە 105 هزار کرێکار بەم مانگرتنە پەیوەست بوون. پەیمانکاران بە قەتکردنی حەقدەستی کرێکارانی مانگرتوو و قەتئی ئاو و خۆراکی کرێکارانی ناو کەمپەکان ویستیان کرێکاران لە ژێر گوشاری برسێتیدا بگەڕێنەوە سەرکار. شۆڕای ڕێخستن دەست بەجێ داوای لە خەڵکی ناوچەکە کرد کە ئاو و خۆراکی پێویست بۆ کرێکاران دابین بکەن کە کردیان. هێندێک لە پەیمانکاران لە هێندێک لە ناوچەکان لەگەڵ کرێکارانی مانگرتوو و توێژیان کردووە و بە قبولکردنی 2 بەرابەرکردنی حەقدەستەکان و 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ مەرەخەسی ئەوانیان گەڕاندۆتەوە سەرکار. شۆڕای ڕێخستن بەبێ سەرزەنشکردنی ئەم کرێکارانە وەبیر ئەوان و خاوەنکارانی هێناوەتەوە کە مانگرتن سەرتاسەریە و لە دەوری گشت خواستەکان یەکگرتوویە. پەیمانکاران هاوکات گروپی کاریابی پایپینگ و ئێکیپ پرۆژەییان بە خزمەت گرتووە. ئەوانە لە هەوڵی ئەوەدان تا چالاکی کرێکاران بخەنە چوارچێوەی یاساوە و کرێکاران بە چارەسەرکردنی کێشەکانیان لەلایەن کاربەدەستانی دەوڵەتەوە هومێدوار بکەن. شۆڕای ڕێخستن لە بەیانیەی نۆهەمی خۆیدا لەم بارەوە هۆشداری بە کرێکاراندا و ڕایگەیاند کە ئەزموونی ساڵی ڕابردوو هەرگیز لەبیر ناکەین. مانگرتنێکی یەکگرتوو بەرینمان بوو، بەڵام لە ئاخردا کاتێک کە خەریک بوو پانتایی ناڕزایەتیەکان پەرەی دەستاند و هەموو پەیگیری خواستەکانمان بووین، گروپی کاریابی پایپینگ و ئێکیپ پرۆژەیی مۆری کۆتاییان لێدا و بەدانی هێندێک وادە و بەڵێنی کۆتایی مانگرتنەکەیان ڕاگەیان. هەڵسوراوانی دەرگیر لە کێشمەکەشی چینایەتی ئێستا توانای ئەویان هەیە کە لە ڕێگەی پێکهێنانی سندوقە ماڵیەکان و ڕێخستنی کۆمەڵێکی زیاتر لە داکۆکیکارانی کرێکارانی مانگرتوو ئەوان یەکگرتوو بە دوور لە نیگەرانی ڕابگرن و ڕێگا بۆ پێکهێنانی ڕێکخراوێکی سەرتاسەری کرێکاری خۆش بکەن. پەرەپێدانی ریزەکانی مانگرتن، یەکگرتووی زیاتر، کەڵک وەرگرتنی بەرین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئاگادار ڕاگرتنی بەردەوامی خەڵک و پەرەپێدانی پەیوەندی لەگەڵ چالاکانی بزوتنەوەکانی دیکە دەبێتە هۆی پوچەڵبوونەوەی پیلانگێڕیەکان و وەدی هاتنی داخوازی ڕاگەیاندراو لە بەیانیەی یەکەمی شۆڕای ڕێخستن ئاسان دەکاتەوە.